إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان برزكان خوشي سكان داوكارين لخواي پروردگار مانگی رمضان من بو بکاتە مانگی خێر و بەرەکەت بەسەر خۆمان و بەسەر ماڵ و مناڵ و بەسەر خێزان و بەسەر ملەتەکەمان و بەسەر هەموو وڵاتانی ئیسلامە. خۆشەویستەکان، ئینسانی مسلمان هەموو کاروبارەکانی ژیانی بەتایبەت لایەنی عیبادەت و پەرستشەکانی ئەبێ موافقی سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، بەپێی ڕێبازی پێغەمبەری خوا بجوولێینەوە لە هەموو کاروبارەکانی ژیانمانە، بەتایبەت لە پەرستش و عیبادەتەکانمانە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بڕاستی بۆ ئێوەی ئیماندار و مسلمان هەیە لە پێغەمبەرەکەتانە محەممەد صلی الله عليه وسلم باشترین سەرمەشق بۆ ئەو کەسانەی کە هیوای گەڕانەوەیەکی ڕووسپیانەیان هەیە بۆ لای خوای پەروەردگار، هیوای ئەوەیانەیە لە ڕۆژی قیامەتە بەسەربەرزی بگەنەوە خوا، هیوای ئەوەیان هەیە کە دائیم و دائیم خوایان لەبیر بێ. باشترین سەرمەشق بۆ ئەو جۆرە کەسانە کە دین و دنیا بەیەکەوە ڕەبط بکەن محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. دەی پێویستە لە ڕۆژوەکانیشمانە بەو شێوازە بین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بووە. دیارە خوا پێغەمبەری بۆ ئێمە ناردووە تاوەکو نەڵێین کەس نەبووە ئەم دینە جێبەجێ بکا وەکو خۆی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دینەی وەکو خۆی جێبەجێ کردووە، لە خوا ترساوە حەقی ترسان. اتق الله حق تقاته. بۆیە باشترین سەرمەشق بۆ ئێمە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە لە ڕۆژوو گرتنەکانیان؟ چۆن فێرمان ئەکات؟ چی بکەین؟ ئاداب و ڕەوشتمان چۆن بێ لەگەڵ ڕۆژووە و لەگەڵ مانگی ڕەمەزانە؟ یەکەم شت خۆشەویستەکانم، پێویستە ئینسانی مسلمان نیەتی خۆی پاک کاتەوە، بە نیەتێکی پاک و بەپڕ لە ئیخلاسەوە بڕاتە ناو ڕۆژوە و دەست بە ڕۆژوو گرتن بکا و پێشوازی لە مانگی ڕەمەزان بکا. چونکە هەر شتێ برا بە ڕێزەکانم، هەر کارێک کە ئەنجام یەدەین لە ژیانمانە بە دوو مەرج لێمان وەرەگیرێ و ئەبێ بە عیبادەت. حتا کارە دنیایەکانیشمان، حتا کاروبارە دنیایەکانیشمان، هەر لە خواردن و خەوتن و کاسبی کردن و جوولانەوەمان لە ژیانە بە هەموو شێوازەکانی دوو مەرجی تیا بێ، خوای تەعالا لێمانی قبوڵەکا و بە عیبادەت بۆمانی حەساوەکە. یەکەم مەرجیان پێویستە پاک و ساغ بۆ خوای تەعالا ئەنجامی بدەی، هیچ مەبەستێکی ترت نەبێ لە ئەنجامدانی ئەو کارەتە.
بەڵکو بەس بۆ خوا بیکەی بە مەبەستی ڕەزابوونی خوا، بۆ هیچ مەسلحەت و بەرژەوەندیەکی دنیایی نەبێ، بۆ ڕیایی نەبێ، بۆ ئەوە نەبێ خەڵک بڵێ وەڵا فڵانە کەس ئەم کارە چاکەی کرد، حتا با کەسیش پێت نەزانێ، حتا بۆت ئەکرێ کارەکانت ئەگەر مەجالی شاردنەوەی تایە بیشاریتەوە باشە. مەرجی دووهەم خۆشەویستەکانم ئەو کارانەی کە ئەنجام دەین ئەگەر بە پێی سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، بە پێی شریعەتی خوا بێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوەیەتی و گەیەنەرێتی بە ئێمەی مسلمان، یعنی پەیامبەر معناکەی ئەوەیە، پێغەمبەر واتە یعنی پەیامبەر، یعنی پەیامی خوای گەیانۆتە ئێمە، پاشان بە جوانی جێبەجێی کردووە. ئەگەر بە پێی ئەو شریعەتە بێ خۆشەویستەکانم، ئەوە تو دوو مەرجی سەرەکی وەرگرتنی کارەکانت ئەنجام داوە لە لای خوای تەعالی. بەڵام ئەگەر یەکێک لەم مەرجانەی نوقسان بێ ئەو کارت وەرناگیرێ، ئەگەر بۆ خوا نەیکەی، نیەتت ڕیا بێ، نیەتت ئەوە بێ خەڵک بڵێ وا و خەڵک بڵێ وا، ئەوە بەڕاستی لای خوا وەرنەگیراوە، هەر کارێک بۆ خوا نەبێ وەرناگیرێ، ئەگەر بەشێکیشی بۆ خوا نەبێ خوا وەری ناگرێ. و مەرجی دووەمیش ئەگەر بە پێی سنەتی پێغەمبەر نەبێ، بە پێی شریعەتی ئیسلام نەبێ، هەر وەرناگیرێ. خوای تەعالی ڕۆژووی بەم شێوازە داناوە کە ئێستا هەیە، ئەگەر تۆ لە نوێژی بەیانیەوە ڕۆژوو بگری، یعنی لە بانگی بەیانیەوە حتا وەکو بانگی مەغریب، ئەوە ڕۆژۆکەت قبوڵە و خوای تەعالی لێت وەرەگرێ. بەڵام ئەگەر بێت و تۆ وانەکەی، تۆ عکس ئەمە بکەی، بۆ نمونە لە کاتێکەوە بۆ کاتێکی تر بیگری جگە لەوەی کە خوا باسی کردووە، ئەگەر هەموو ساڵەکەش بە ڕۆژوو بی خوا لێتی وەرناگرێ، چونکە بە پێی شریعەتەکەی خوا نییە. نوێژ 5 فەرزە، لەو 5 کاتەیە کە بۆتی دیاری کردووە خوای تەعالی، ئەگەر تۆ لەو کاتانە ئەنجامی نەدەی، لە جیاتی 5 فەرز 10 فەرزیش بکەی، خوا لێتی وەرناگرێ. نوێژی بەیانی تۆ 2 ڕکاتت بۆ دیاری کراوە فەرزەکەی، تۆ 2 مەکە 6 بکە، خوا لێتی وەرناگرێ، لەبەرەوەی بە پێی شریعەتی خوا نییە، ئەبێ بە پێی شریعەتەکەی خوا بێ، بە تەشبیه نەبێ. یەکێک لەو سبلتانە دانە بیکە بە نمونە، ئەو سبلتە کارەبایەکی 220 بۆ دیاری کراوە بۆ نمونە. ئەگەر تۆ کارەبایەکی لێدەی لەوە کەمتر بێ، هەر زەرەری لێ ئەگەیەنێ، لەوانەیە هەڵی نەسێنێ، و کارەبایەکیشی پێ بدەی زۆر لەوە بەهێزتر بێ ئەیسووتێنێ، ئیلا ئەبێ بەو شێوازە بێ کە کۆمپانیاکە دیاری کردووە، کە ئەو جیهازەشی بۆ دیاری کراوە. خوای تەعالی پەیامێکی بۆ ناردین، ئەبێ ئێمە بە پێی پەیامەکەی ئەو بجوولێنەوە. ئەوە مەرجی یعنی ئەدەبی یەکەم کە زۆر زۆر گرنگە، ئێمە هەمان بێ نیەتمان زۆر پاککەینەوە بۆ خوای تەعالی. دووهەم، سنەتە ئینسان کاتەکانی لە کاتی ڕەمەزانە، بە تایبەت ئەو کاتانەی کە بە ڕۆژووە، زیاتر بە ذکر و بە عیبادەت و بە ذکر و بە قورئان خوێندن و بە هەموو کار و کردەوەیەکی باشە بباتە سەر، دوور بگرێ لە هەر شتێک لەگەڵ ئادابی ڕۆژووە، لەگەڵ ئادابی ڕەمەزانە ناگونجێ. ئیتر مهمترینەکەیان وەکو باسمان کرد، ذکر، قورئان خوێندن، دوعاکردن، ذكرش هەموو نەوعەکانی، هەلە سبحان الله، هەلە الحمد لله، هەلە لا إله إلا الله، هەلە الله أكبر. نوێژە سنەتەکان بە شەو نوێژی چەندێک ئەکەی، و بە ڕۆژیش جگە لە دوای عەسر هەتا مەغریب، دوای نوێژی عەسر هەتا مەغریب نابێ نوێژی تیا بکەی، و دوای نوێژی بەیانیانیش تا خۆر دەرەچێ نابێ نوێژی تیا بکەی. جگە لەو کاتە چەندێ نوێژەکەی سنەت بە ڕۆژیش ئەبێ. بەڵام بەداخەوە زۆرێک لە مسلمانان ئەم سنەتە بەو شێوازە تەطبیق ناکەن، بەڵکو زۆربەی کاتەکانیان بە خەو بە یاریکردن و بە خۆ مەشغوڵکردن و بە تەماشاکردنی تەلەڤیزۆن، بە تایبەتی ئەو کەناڵانەشی کە ڕۆژۆکەت ئەفەوتێنێ، کاتی خۆیان بەوانەوە ئەکوژن بەداخەوە. ئادابێکی تر لە ئادابەکان خۆشەویستەکانم،
ئینسانی مسلمان ئەبێ خۆی دوور بگرێ لە ئەو شتانەی کە حرامە. ڕەمەزان بکاتە مانگی پەروەردەکردن، مانگی ڕاهێنان، لەبەر ئەوەی دوای ڕەمەزانیش هەروە بێ خۆی دوور بگرێ لە درۆ، خۆی دوور بگرێ لە غەش، خۆی دوور بگرێ لە بەرتیل خواردن، خۆی دوور بگرێ لە بوختیانکردن، لە غەیبەتکردن، لە هەر کارێک کە نەگونجاوە و نەشیاوە، لە هەر گفتارێک کە نەگونجاوە و نەشیاوە و خوای تەعالا قەدەغەی لێ کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرمي لحديث صحيحة: إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث. أجر يكتان بالرجوب بالكات روجوكيا قصي خراب نكا، قفتاري خراب نوي، ولا حديث تري شهاتوا بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي: من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. أجر كسيك لأيوا لكاتي الروجو قرتنيا واز لقصي خرابو كرداري خراب نهيني خو هيج احتياجي أو نية خوي بقريته ولا خواردن وخواردنوا. يعني كاتي الروجو كدروسته وباكا وبوشي وازتاني كخواو بيغمري خوا بيان خوشا أجر بيتو خوت لكرداري خرابو لقفتاري خراب بپارێزی. لحديث تراهاتوا بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي: رب صائم ليس له من صيامه إلا الجوع. لو أنا الرجواني هب وهبي للرجو قرتنكي تنها برسيتي دسكوي هيجي تر برسيتي تينيتي دسكوي هيجي تري دسناكوي، چونك وازي لتلفوني خراب نهيناوا، وازي لفيسبوك وتماشا كردني شتي خراب نهيناوا، وازي لغيبته لبختيانه لأوكار خراباني كبيشوتر أي كرد وازي لنا هناوا دي أوها مو لأجل روجوكت كما كاتوا واي بيكات تاوكو بوچلي كاتوا. لآداب كان روجو إنساني مسلمان أبي لمناقشة لمجادلة خراب واز بينه، إنساني مسلمان أبي جمين ندا، أبي تورنا بي، أبي خوغر بي، آرام گر بي، منتي روجوكي بسر معلوم نالو جنو موظفكاني بردسي وكريكاركان وشاگردكاني بردسي نكا، يعني هيش منتي نكا بسر أو خلقيا كا لقل أوا أجين كأنه كابرا بو أوان روجو قرتوا. إنساني مسلمان لكاتي روجوا نرفث أكا رفث واتا قصو قفتاري خراب نص خبش أكا، يعني الصخب واتا خو تور كردنو هاوار كردنو قيجاندن بسر خلقاو تربون لخلقي. حتى في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي: فإن سابه أحد أجر كسيك جويني بيداي توب الرجوع بيتو جويني بيداي أو قاتله يا هاد لقلتا بجنجيو شرط بي بفروشي توبلي إني صائم فليقل إني امرؤ صائم، بلي من بروجوم دو جار پیغمبر فرمید جاری یکم بیری خوتی بخروا کتو بروجوی نابی ولانی او بیتوا، جاری دومیش بیری اوی بخیتوا کمن بریارم داوا بوشی و بجیم کخوا ایوی بویا ولامت نادموا دی بیری لیب کنو خوشوی سکانم ایمه لبازارکان مانا چونیم، دوکاندارکان من لکاتی روجو گرتنا چونن، موظفكان من لدائرة كانت شونن، ماموساكان من لمكتبة كانت شونن. سير كبرا بالرزا كانم چنيك إيماء لم سنتي پیغمبر صلى الله عليه وسلم نزيكين وچنيك دورين آقا من لخو من بخوش ويسكانم إيماء روجو قرتنا كمان بو خواه بو دنيا نية بو هيج كسيك نية بويا من نت بسر كساناكين يكي كتل آداب كاني روجو خوش ويسكانم پێویستە ئینسانی مسلمان نوێژەکانی لە کاتی خۆیان بکە ئەگەر بۆی بکرێ، هەوڵ بدا لە نوێژی جەماعەتیش دوانەکەوێت تا ئەتوانێ مەگەر ئیشێک وەزیفەیەک کە نەیەڵێت. هەنێ جار هەیە تۆ خەریکی وەزیفەیەکی بۆ نمونە مامۆستایت و لە کاتی نوێژەکانە ئیمتیحانت هەیە، ئیتر خۆ نابێ ئیمتیحانەکە بەجێ بێڵیت و بڕۆی بۆ مزگەوت،
یا وەزیفەیەکت هەیە بە پێچەوانەوە ئەگەر ئەو وەزیفەیە بەجێ بێڵیت و خەڵکێک بوەستێت چاوەڕێی تۆ بکە نیو سەعات سەعاتێ بەڕاستی زۆر گوناحبارە بی. من چوومە بۆ دائیرەی وا سەعاتی 12 بۆ نمونە دائیرەکە لە هەولێر بووە، من چوومە بۆ ئەوێ لێرەوە ڕێگایەکی دوور تا ئەگەمە ئەوێ، دەوامیش خۆتان ئەزانن تا دەور یەک خەڵک دەوامەکە ئێستاکە بە تایبەت. ئیتر چوومە تەماشام کردە، یعنی ئیشەکەم چاوەڕێی ئەوەم بوومە، یعنی تەوقیعێک، یعنی لەسەر تەوقیعی مۆزەفێک وەستاوە. چوومەتە بەردەمی ژوورەکەی وتیانە کاکە ڕۆیشتووە بۆ نوێژ، ڕۆیشتووە بۆ مزگەوت. معقولە تۆ لە دائیرە دەرچی بڕۆی بۆ مزگەوت و خەڵکی چاوەڕێی تۆ بکە؟ ئەم شتە یعنی زۆر نەگونجاوە لەگەڵ ئادابی ئیسلامە. چووە بۆ مزگەوت سعاتی 1 گەڕاوەتەوە، بە شەرتێک نوێژیش لە 12:20 دقە بووە، ئەو لە سعاتی 1 گەڕاوەتەوە. کاتێک گەڕاوەتەوە تەوقیعەکەی بۆ کردم، مۆزەفەکانی تر هەڵساون، ئەبێ من ڕۆژێکی تر لە هەولێر بمێنمەوە تاوەکو ئەو تەوقیعانە ئەو کارانە ئەنجام بدەم. ئەمە بۆ نمونە من بە چاوی خۆم و جەنابیشتان و بەڕێستانیش بە هەمان شێوە ئەمەتان بینیوە. ئەمە لەگەڵ ئەخلاقی ئیسلامە ناگونجێ. بەڵام ئەگەر تۆ وەزیفەیەکت نەبوو، واجبێکی ڕسمیت نەبوو، نوێژەکانت هەتا بۆت ئەکرێ لە مزگەوت ئەنجامی بدە، بە جەماعەت ئەنجامی بدە. ئەگەر هەر نەکرا هیچ نەبێ لە شوێنەکەی خۆتە ئەنجامی بدە، بەڵام بە شەرتێک تەئسیر لە خەڵک نەکا و کاری خەڵکی دوانەخە. یەکێکی تر لە ئادابەکانی ڕۆژوگرتن خۆشەویستەکانم زۆر نەخواردن، عدم الإكثار من الطعام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما ملأ ابن آدم وعاء شرا من بطنه. ئەفەرمێ بەنی ئادەم هیچ قاپێک یان هیچ شتێک نییە پڕی بکات لە مەعیدەی خراپتر بێ، یعنی هیچ شتێک ئەوەنەی مەعیدە خراپ نییە کە پڕی بکەی. و مەعیدە شوێنی هەموو نەخۆشیەکانە. بەڕێستان ئاگادارن پێش ساڵانێکی لەمەوبەر ئەم هەموو نەخۆشیە ڕووی نەکردبووە خەڵکی کە ئێستا هەیە. هۆکارەکەشی ئەوە بوو کە خەڵک خواردنی وەک ئێستا نەبوو، نە لە پڕکردنی گەدە و مەعیدەیانە و نە لە جۆری خواردنەکانیشانە، کە ئێستا زۆربەی خواردنەکان معەلەباتە و دروستکراوە وەکو ئەو خواردنە طەبیعی و سروشتیانە نییە کە پێشووتر هەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میزانێکی بۆ داناین، ترازوویەکی بۆ داناوین، ئەگەر هەر برادرێک، هەر ئیماندارێک، هەر کەسێک جێبەجێ بکە بڕواتان هەبێ خۆشەویستەکانم، هەرگیز ئەوەی توش نابێت کە ئێستا هەیە لە ناو خەڵکە، ئەو هەموو نەخۆشیە. میزانەکەش ئەوەیە ئینسانی ئیماندار کاتێ خواردن ئەخوا مەعیدەیەکا بە 3 بەشەوە، بەشێکی بۆ خواردنەکە، بەشێکی بۆ خواردنەوەکە، یعنی بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ ئاو خواردن و ئەو شتانەی کە ئەیکەیتە سەر، و بەشی سێیەمیشی بۆ هەوا و نەفەس، بۆ هەناسەدان. تۆ ئەم قاعیدەیە جێبەجێ بکە، ئەم قاعیدە و یاسایە جێبەجێ بکە، من زەمانەتت پێ ئەدەم بە ئاسانی نەخۆش ناکەوی و زۆربەی نەخۆشەکانت لێ بە دوور ئەبێ. بەڵام ئێمە نە، بە پێچەوانەوە، بە تایبەت لە مانگی ڕەمەزانە، لە مانگی ڕەمەزانە بازاڕەکان گرانە بێ، چونکە بازار عەرز و تەڵەبە، چەندێک داواکاری هەبێ ئەوەنەی ترە بازار گرانە بێ، تاجرەکان گرانی ئەخەنە بازاڕەوە. یعنی لە بازاڕە ئێستا شت دوقات ئەفرۆشرێ، لەبەرەوەی خۆی ئەسڵ وایە، وەکو لە پەرلەمانی کەنەدایە کابرایەکی غەیرە مسلمان هەڵسا قسەی کرد ئەو ڕۆژە، پیرۆزبایی لە مسلمانان کرد بەهۆی ڕەمەزانەوە و وتارێکی پێشکەش کرد بە پەرلەمانی کەنەدا و تایە باسی فەزلی ڕۆژوو گەورەی ڕۆژووی کرد و وتی من پار لەگەڵ مسلمانانە ڕۆژوم گرتووە، بۆم دەرکەوتووە کە ڕۆژوو چەند بەسوودە، چەند لەلایەنی تەندروستیوە، لەلایەنی کۆمەڵایەتیوە، و ئیتر باسی ئەوانەی ئەکردکەوە هیچ نەبێ تۆ لە سێژەم خواردن ژەمێکیان پاشەکەوت ئەەکەی، ئەتوانی بیدەی بە فەقیر و هەژاران، و ئیتر باسی فەزلی ڕۆژووی ئەکرد و گەورەی ڕۆژوو گرتن، بەس بەداخەوە
ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانە مەساریفەکانمان دووقاتە، خۆی ئێمە سێژەممان ئەخوار ئیسە بووە بە دووژەم، بەڵام مەساریفەکان دووقاتە. ئەمە دلیلی چییە؟ دلیلی ئەوەیە کە ئێمە مانگی ڕەمەزانمان کردێتە مانگی قەڵەوی، لە جاتی ئەوەی زەعیف بین 2-3 کیلۆ زیاوە ئەکەین، کردومانتە مانگی خواردن بەداخەوە. ئەمە پێچەوانەی ئەو حکمەتەیە کە خوای تەعالا ڕۆژووی بۆ داناوە. یەکێکی تر لە ئادابی ڕۆژوو خۆشەویستەکانم ئێمە ئەبێ ئەم مانگە بڕازێنینەوە بە سەخاوەت، سەخاوەتی بەخشین، سەخاوەتی علم، سەخاوەتی حتى تەنانەت لایەنی کۆمەڵایەتیەوە جاه، یعنی تۆ ئەوەیە کە لایەنی کۆمەڵایەتی خۆت بخەیتە گڕ زیاتر خزمەتی مسلمانان بکەیت، و هەروەها بۆ لاشە بۆ ئەخلاقیش لەو لایەنانەشەوە هەر سەخیبە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە لە حەدیثی صحیحە کە لە بخاری مسلمی هاتووە كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس بالخير. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لووتکەی هەرەبەرزی ئەخلاقا بووە، لە بەخشیندەیە، لە جوودە، لە کەرەمە، بەڵام لەگەڵ ئەوەیە کە چەند سەخی بووە، چەند جەواد بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە لە ڕەمەزانە چەند قاتیە کردەوە. وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل عليه السلام، وكان يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن، فلرسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من الريح المرسلة. پیغمبر صلى الله عليه وسلم كاتي جبريل همو شوك هات خزمتي قرآني بي أدايا ودوبارة قرآني بي مدارسة أكردو لقو جبريل قرآن تلاوة أكردو دراسة أكرد. پیغمبر صلى الله عليه وسلم أواني ترى جواد بوا، أواني ترى سخي بوا لخير كردنا، لبخشيني علما، لبخشيني جاهو، خزمت كردني خلقا. بويا بريزانم حق ئێمەی مسلمانیش بەو شێوازە بین، بەڵام تەماشاکە ئەبینیت مسلمانان نا، مسلمانان سەخاوەتیان ئەکەن بە ڕەزیلی، مسلمانان زۆریان گورجوگۆڵیان ئەکەن بە تەمەڵی، لە جیاتی ئەوەی مسلمان لە ڕەمەزانە گورجوگۆڵتر بێ چونکە مەعیدەی چۆڵترە، بەڵام چونکە ئەوەنەی خواردووە جاری وا هەیە هەر لە نوێژی بەیانیە خەڵ لە ناو مزگەوتە ڕشاوەتەوە، ئەوەنە مەعیدەی فول کردووە. بۆیە تەمەڵ ئەبێ حتا نیمەڕۆ بەڵکووە تا عەسریش هەنێکەیە نوێژی عەسر و نوێژی نیمەڕۆ لە دوای نوێژی عەسرەکەن لە نزیکی مەغریبە، ئەوەنە ئەخەوێ. ئێوە کەی ئیسلامەتی وایە؟ شەوانیش طبعا لەسەر جەعدە و ڕەسیفەکان نەرگیلە دانریا و جگارە و خەریکی دۆمینە و سێ ڕسکان و 12 ڕسکان و 16 ڕسکان و نازە ئەو هەموو بە زمانەی کە هەیە شەو بۆ ئەوانە ڕۆژیش بۆ خەوتن. ئەمە ڕەمەزانی خەڵکە. لا حول ولا قوة إلا بالله. ئایا پێغەمبەر وا بووە؟ ئیسلام وا فێرمانەکە ئەمە ئەو ڕەمەزانەیە کە مەرکەز تەدریبە، بنکەیەکی ڕاهێنانە بۆ ئەوەی لە دوای ڕەمەزانیش باش بین. بۆیە خۆشەویستەکانم ئەم هەموو خەڵکە دێ بۆ ڕەمەزان و بۆ ڕۆژوو بۆ مزگەوتەکان لە ڕەمەزانانە، لە دوای ڕەمەزان هەر لە یەکەم ڕۆژی جەژنە مزگەوتەکان بە ڕوبعیش نامێنێتەوە، چونکە ئاوا پەروەردەکریانە. ڕەمەزان هیچ گۆڕانکاریەکی لە خەڵکا دروست نەکرد، چونکە بەو شێوازە ڕۆژیان نەگرت و بەو شێوازە پێشوازیان نەکرد لە ڕەمەزان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستویەتی. هەر کەسێک لە ڕەمەزانە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن في الجنة غرفا يرى ظاهرها من باطنها وباطنها من ظاهرها أعدها الله لمن أطعم الطعام وألان الكلام وتابع الصيام وصلى بالليل والناس نيام. هر کسی پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمیه هر کسی چوار صفتی تابه خوای تعالی قصره لکی بیان دروست کردو لبهشتا قصرکان لدرو ناوی ابینی لناوی شو درو ابینی ئەمەن دەجوان ڕازاوەتەوە خوای تەعالا بۆ کێ ئامادەی کردو بۆ ئەو کەسانەی کەوا خواردن ئەبەخشن بۆ ئەو کەسانەی کەوا قسەیان نەرمونیان و شیرین ئەبێ بۆ ئەو کەسانەی کەوا ڕۆژوو ئەگرن بۆ ئەو کەسانەی کەوا شەوان شەو نوێژیەکەن کاتی خەڵق خەوتووە. ئەگەر چەند خۆشە ئێمە ئەم چوارە هەوڵ بدەین کۆ بکەینەوە لە ڕەمەزانە، هەوڵ بدەین بەخشیندە بین.
هەوڵ بدەین قسەمان شیرین بێ، هەوڵ بدەین گفتارمان بگۆڕێ وەکو جاران نەمێنێ، هەوڵ بدەین ڕۆژۆکەمان ڕۆژوویەک بێ کە پێغەمبەر ئەیەوێ، هەوڵیش بدەین شەوانمان بڕازێنینەوە بە تاعەت و عیبادەت و زیکرکردن و گوێگرتن لە قورئان و بە تایبەت پارشێوان فرسەتێکی زۆر گەورەیە. ئێمە هەڵەسین بۆ پارشێوکردن، چەند خۆشە گوێ لە وتار بگری، چەند خۆشە قورئان بخوێنی، چەند خۆشە زیکر بکەی. خوای تعالی لە گوناحمان خۆش بێ، یا ڕەبی خوای عەفومان بکەی، یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی، یا ڕەبی خوای نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە، یا ڕەبی خوای بەو شێوازە بین لە تاعەت و عیبادەت و ڕۆژوگرتن و نوێژەکانمانە کە پێغەمبەرەکەت ئەیەوێ، کە خۆت ئەتەوێ، یا رب العالمین، یا ڕەبی خوای يا إله العالمين خوايا عفو من بكي، يا ربي خوايا لمن خوش ببي، يا ربي خوايا بخاطرنا وجوانا كان يخوت، بخاطر اسم عظمي خود شفاي نخوش كان من بدي بتايبتي ونخوشاني كداواي دعاي خير لكردين، يا ربي خوايا رحم بمردو كان من بكي، يا ربي خوايا رحم بمردو كان من بكي، يا ربي خوايا رحم بمردو كان من بكي، اوان اسا بيويسيان بدعاي خيري اما هي، يا ربي دعاء كان مانيان بي بغيني هر استا يا رب العالمين، يا ربي خوايا بخاطرنا وجوانا كان يخوت، بخاطر اسم عظمي خود هر بسلماني احتياجي كي نقصانيه كي بيوستيه كي بيجي بجيب كي او قرزار كان لسر آسان كي لسر سوق بكي او جيراوي جيراو كان درباز بكي، يا ربي خوايا هر مسلمان منالي يمنالي صالحي بكرم كي، هر گنج حزن جياني هاو سريتيه كخوايا بي آسان بكي، يا ربي خوايا خوشي هرزاني لولات مانا برقرار كي، نا خوشي قاتو قري لولات مان بدر بكي، يا ربي خوايا بزايد بحال مانا بيتوا، يا ربي خوايا تفريق ودو بركي لناو هموشي متايفة كاني امولات بدور بقري، يا ربي دري كي لناو مان، يا ربي خوشويسي وبرايتي لناو مانا بچيني، يا ربي كاربدستاني امولات صالح بكي، عادل بكي، داد پرور بكي، دنيا خيت ولا غش ولا فعل ولا تلك بازي، دنيا خيت ولا ظلم ولا ستم، يا ربي كاربدستي لي كاربدسمان بن ك دينكي تو تطبيق بكن كسنتكاني بيغمرك جيب بكن، يا رب العالمين، آمين آمين.